بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستان وإما لخزمة كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعة جيان بسر أبن كازاناي برز الراغب أصفهاني نسويتي لباسي عقل وعلم نطق لبابي دوما قيشتين أويكا أيوة معيارك من بودابني، ميزانك من بودابني كحقوق حقائق علوم كانوا أساسيات علوم كاني بيوين أفرمي زور زحمة بتوانين معيارك دان وبيواني علم كان زانستكان بلام لقل أوشاء أفرمي همو زانستيك خوي بو خوي ترازويكي هي بو بيوان أفرمي بنمونا أجر كسيك صيرفة ببارا ورتكاته وحتما أبيشتيكي هبه باري تزوير لغير تزوير جاكاته وبزاني كاما صحيحة وكاما غلطة، كاما دروس كرا وكاما طبعي أصلية. أفرمي كسيك لحساباته أبي زانستيك دان را بوي جمارة كان بكري، هندسة دان را بوي بيوانا بكري، علمي عروض دان را بوي شعر هل ببيوري زاني كام شعر تشاكا كام شعر خرافة، نحو دان را بوي زماني عربي بيبزان بيغمبران عليهم الصلاة والسلام لقل هاتني وحي بويانا ميزانشان بوهاتوا خواهي قولوا القرآن فرمي قد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان لقلوا كتابك من بو ناردون شوين أو كتاب كون ميزانش من بو ناردون ترازويك من لقلا ناردون بوي بيواني حق باطلي بيبكن أمري بيكردون وزينوا بالقسطاس المستقيم كاروباري خلق بيوانيك دروس بكن بيوانيك نادروس مكن ولا تبخسوا الناس أشياءهم شكاري خلقي بسوك سير مكان بسوك سير مكان. طبعا طبيعتي إنسان أو إلى ميزان كان ميزاني خوا نوعك ميزاني مروف نوعك أبي زور أبمان أقالي به يعني ميزاني خوا بر للرحمة بر لبزي ميزاني إنسان كان زور جواز بنمونئ ما أجر بيتو سيري ميزاني خوا بكين جل جلاله أجر عبدك لعبدك كان عصياني زور كرد بي قناهي زور كرد بي يكجر توبيك أجرته ولا إخوة جل جاو يكجر توبيك كردو أخوة يقول لي قبولك عفوي أكا بزي بسر داء باريني لي خوش به أي ميزاني عبدك كان شون يعني إنسانك هزاران شاك أكا يك خراب أكا بس خرابك أدنى ولا نو شواني هبزن ميزانك كان شنجي وازن لبيني خدا ولبيني غيري خدا بويا مسألة ميزان كان إخوة جل جلاله زور جواز لإما أو ميزانك أو ناردويتي وبيغمبران عليهم الصلاة والسلام كاريان بيكردو زور جواز لميزاني إما الزوريني ميزان كان من بريتيا لقماني خومن بويا القرآن بيروزا أفرم إنهم إلا يخرصون الراغب أفرم الراغب خوي مفسيري كي قوري أفرم خرص ليرا نقلان اللي دانا خوا بدرو باسي كردو يعني أوان إلا يشكو أجتو نقلانات بوشتق ليدا حقيقتي نبو بدرو لسرد أبيت مال بوي أفرمي كاتي يان فرميتي قتل الخراصون أوانيك زور نقلان اللي أدن وكاروباري خلق بيوانيان وكاروباري خلق أفرمي خوا جل جاو لعنا قتل اللي يبعوني لعنتي يعني لعنتي خوا لو كسانا بك بقمانا كان بدوي قمانا كان حلصان قاندن أكن بو خلق نقب حقيقة زور كاد إنسان بهو قمانيك إن يتبعون إلا الظن وإن الظن لا يغني من الحق شيئا بهو قمانيك وظنك وسيرك يك دنيا شد بنيات أني لدلي خوتا أصل أساسي شينية وإنسان زور قناه باري بدلي زور صعب بي زور باق بي أفرمي دي لهم علوم كان بوشي وازي علوم الديني جأفرمي هر بوشي وازي بويا كاتك أبيني فكرة كان لنا أمتي إسلامية كاتك بر أبنى يكتري هو كاركيت شيء ميزانك مانيك بحق وبطال ليك جاكات ولا أمان صحيحة أماننا صحيحة ببير مجارك دوستك وتي ما وصابوشي ميزان ماني ميزاني أما قرآن والسنة
ئێوتم باشە قورئان و سوننەیە هەموومان قبوڵمان هەرچی فیرقە بێنێ لەم سەرزەویاڵە قورئان و سوننە خۆ کەس نییە بڵێ وەڵا قورئان و سوننەم ناوێ ئێوتی آخر بە فەهمی سەلەفی ساڵح وتم دەی هەرچی فیرقەیە لەم سەرزەویاڵە بە فەهمی سەلەفی ساڵح کوا میزانێکت نییە جیای بکەیتەوە بۆیە ڕەحمەتی خوا لە ڕاغیبی ئەسفەهانی بێ ئەفەرمێ میزان لەم نێوانە نییە میزان زۆر قورس دەسەکەی مەگەر پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام گەشتە بنە ئەو پلەی کە بتوانن تەحەکوم بەسەر شتەکانە بکەن و طەریقی و نەهجی صەحیح بدۆزنەوە بۆیە اختلافاتێکی زۆر گەورە دروست ئەبێتە سەبەبی جیدال و مناقەشە طبعا جیدال زۆر خراپەیەکی گەورەیە يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ من زەمانەتی قەسرێک ئەکەم لە بەهەشتا بۆ کەسێک کە واز ئەهێنە لە جیدال و مناقەشە با لەسەر حەقیش با بزانێ لەسەر حەقیشە بەس وازی لێیە ئەوەندە خەتەرە مەسەلەی جیدال ئەفەرمێ عەوام بەگشتی عامەتی موسڵمانان نابێ بچن ناو بابی جیدالەوە ئەفەرمێ وەڵڵاهی کردنەوەی بابی جیدال لە خەڵکی عەوامی موسڵمانان و گشتی موسڵمانان ئەفەرمێ وەک وایە سەدی یەئجوج و مەئجوج بەسەراکردنەوە ئەوەندە خراپە وەک وایە ڕەخس بنە بەردەم شەیطان بە مەیلی خۆی یاریان پێ بکە و گاڵتەیان پێ بکە ئەفەرمێ سوبحان الله سەیری ئەم ئایەتە پیرۆزەکەن خوا جەل جەلالوهو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم نافەرمێ بڕۆ مجادلەی کافران بکە ئەڵێ وجادلهم بالتي هي أحسن ئەگەر چی ئەوە پێغەمبەرە عليه الصلاة والسلام هرچی أخلاقي برزتياتي هرچی أخلاقي فضيلته وإنك لعلى خلق عظيم هرچی أخلاقي برزتياتي هشتا أخوي قولنا برو مجادلك الله برو مجادلك بأحسن باشترين رقا بدوزر أو بو جدالي تيابكي بويا أفرمي أبي زور أقام على مسألة جدال بي بو عامتي مسلمانان بقشتي كراهتي حتى هندي علماء قورة فرموي أنا كراهتي هي بو علماء كجدال كان ئەگەر زۆر زیرەک بن ئەفەرمێ فەکەیفە للجوهال الأغبياء ئەی چۆن ئەو کەسانی کە جاهلن معلوماتیان لە دینان نیە مجادلات لەسەر مەسائلی دینی ئەکەن بۆیە ئەبێت زۆر ئاگامان لێ بێت چونکە جیدالمان هەیە لە جیدال خەترترمان هەیە خەسممان هەیە خەسم مخاسەمە چۆنە کەسەکە گوێی لەوە نییە ئایا ئەمە حەقە باتڵە مهم ئەوەیە خۆی سەرکە هەر شتێکە بێ قسەی لەسەرەکە دۆستێکم هەبوو تۆ هەرچی بوویتەوە بوو بە عکسی ئەوە بەبیر مەجارێ لە مەجلیسێکە دانیشتووی لە بەغا زمانی سەدام بوو کابرایەک هاتوو دوای زانیمانە بەعسێکی زۆر گەورە ئەم لە خۆیەوە دەستی کردەوە باسی پێشمەرگە و مەنە کابرا دووسێ قسەی کرد وەزعەکەی وا قەومان بە چ حاڵی لێ قوتار بووین بۆ چووکە بەس حەزی لە مخاسەمە بوو ئەویست بەرامبەرەکەی خۆی بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ ڕاگرێ بشکێنێ ڕۆژێ ئەم بینی مناقەشەی ئەکرد لەسەر مەسەلەن حیزبێک بەیانی لەسەر حیزبێکی تر عکسی ئەو گرنگ نەبوو بەلای مهم مناقەشە بکە ئەمە لە پەلەی جیدال ئەچێتە سەرتر ئەبێتە خەسم لە قورئانە زۆر باسی ئەوە کراوە يعني بل هو قوم خصمون فإذا هو خصيم مبين چونکە مخاسەمە حەق و باطلی تیان نییە بەس مهم ئەوەیە کەسێکە قسە ئەکا محاولە ئەکا ئەفەرمێ بۆیە ئەم کەسانەی کە مجادلە ئەکەن لەگەڵ یەکە وەکو دوو بەرانوان شاخ بکتن بە یەکە ئەوەی کە شاخەکە ئەوە شوێنێ ئەوەی شاخی بەرەکەوێ هەردووکیان هەر وەکو یەک زەرمەند ئەبن هەردووکیان هەر سەریان ئازاری پێ ئەگا بۆیە ئەفەرمێ بێ بە وریایی لە مەسەلەی جەدەلە ئاگامان لێ بێ لە مناقەشاتە نەچینە قاڵبێکی وهاوەکە مجادلە بکەین ئەفەرمێ بێ زۆر ئاگامان لێ بێ ئەی ئەگەر خەڵکی بێدین هێرشی کردە سەر ئێمە و هەر مجادلەی کرد ئێمە چی بکەین قسەیەکی زۆر معقولە کە ڕاغیب ئەفەرمێ دەرگایەکی زۆر گەورە لە ئومەت ئەکاتەوە لەو زەمانەی خۆیان حتا ئێستا ئێوە ئەگەر دیقەتتان دابێ کافران و بێدینان هەر بەینە شتی ئەخەنە ناو موسڵمانانەوە تۆ مەجبوری جوابی بیتەوە ڕۆژێ ئەڵێن کورەبابە چۆن پیاوە بێت چوار ژنی هەبێ ڕۆژێک ئەڵێن کورەبابە خەتەنە چۆن نەبێ بکرێ ڕۆژێک ئەڵێن کاکە مەسەلەن وەڵا ئومەتی ئیسلامی بە جەنگ جیهانی داگیر کردووە ڕۆژێک ئەڵێن چی ڕۆژێک ئەڵێن چی مەشغوڵ دەکەن تۆش ئەمانە تا جواب ئەدەیتەوە کاتی زۆر زۆرەیە بۆیە ڕەحمەتی خوا لە ڕاغب بێ یاسایەکدا ئەنێ ئەفەرمێ و کەسانی کە فێری علم ئەبن هەندێکیان نهی لێکراوە فەرمێ من تعلم العلم ليباهي به العلماء أو يماري به السفهاء فەرمایشتەکە فەرمێ و کەسێک کە علمێک فێر بێ لە پێناوی ئەوەی مناقەشە لەگەڵ علەمایە بکە یا بەسەر جوهالی خەڵکە مەسەن خۆی گەورە بکە ئەفەرمێەوە لە شوێنەکەی ئاگرە لە ئاگرایە دیقەت بدە ئەی ئێمە چی بکەین لە بەرامبەر ئەم مەوجەیە کە هێرشەکە ئەخر بە زۆر یەخەمان پێکرد مجادلەمان لەگەڵاکە
ئێمەش قەرامەدا و مجادلە نەکەین چی بکەین ڕێگایەکی زۆر گەورەدانێ بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ هەتا توانیت لە مجادلە ڕاکەی چۆن لە شێر چۆن لە ماری گەورە ئوسود و ئەساوید بە ڕەشماری گەورە گەورە ئەوترێ چۆن لەمانە ڕائەکەی ئەفەرمێ ئاوا لە مناقەشات ڕاک بەڵام ئەگەر هەر زانیت ئەوە کەوتیتە ناو نیقاشەوە محاولە بکە لە ناو نیقاشە بەرامبەرەکەت بە هێرش بگری نەک بە دیفاعکردن أفهم سيري إبراهيم كان عليه السلام يعني إبراهيم عليه السلام أفرمي أما دوكس أما يكي كانم كشت نمرود أما يتريانم هشتو حياتم دابم أو شيان مردنم دا أجر بيوي قناعتي بيبكا بلا دكاك أما يكمردو وزندوي كرو أمان أما زور كاتبا يكسر يبوشتي كتر دوري أخاتو هجومي دوم دس بيكا علي برو دي مادام وهايا مادام تو خوايتو دا صلاة داريتو برو خور كاتكوا خور حالاته وخور حالاته وبعكسه تو بين ابو خور اوا واتا مساري خور عكس كرو طبعا فبوهت الذي كفر ما بيناكره ويفرم كاتك نقاش هر رقي قرتي تو بزانه شلون ما ملي لقلاك طبعا فكري كي زهر قوري بو امتي بيغمر صلى الله عليه وسلم يعني كافر مشغول كبا مشغول بنكا يعني أمره قد يقطع دابي لكنا ولا كان ولا أنا هيرشيكي زهر قوره هي إيه مسلمانش حرف رياوك جواباته دليل ربزانا فكرك خوي شيء هجوم كرسر فكرك قد نابي مسلمان لقال كسيكا بچێتە بابی جیدالەوە کە نەزانێ کەسەکە چییە فکری چییە ئەبێ هێرشکات سەر فکرەکەی مەشغوڵیکا بە فکرەکەی خۆیەوە با ئەو جواب بداتەوە چونکە ئەفەرمێ یاسایەک هەیە بنیاتنان زۆر زەحمەتە ڕووخان زۆر ئاسانە تۆ فکرەیەکەی لێ ئەدەی ئاسان لێ ئەدەی ئەویژێ دەنووک لێرەی دینەدا لێوێ ئەدا لێوێ ئەدێ 50 پرسیار ئەوروژێنێ تۆ جوابی دانەیەکیانە پێ نادرێتەوە تۆ عەکسی کەرەوە تۆ 50 پرسیار بروژێنە بەرامبەری بە ئەو جواب باتەوە يعني أجد دقتان دابع علماء أمة إسلامي لم أخيرا وزهر مانوبون بهوي شيء بهوي جواب دانو يعني أمة زور دواكوتو بهوي أوي أمهم جواب الرجيين لبرامان بالسنة نية الرجيين لان كاكا آياتي جهاد شون أبي إسلام كشتني تيابه رحمتي خوات شون شتيواب إتر هر رجي مشغولة كان ببابتك خوي نيوي إنسانيتي طاو كردوا يعني شات السر أوي كتو لشوينك آياتك باسي جهاد وقتالك باسي أمتي كردوا كأبي نينوكي هبه أبي هذي عسكرية بس تا عسكر تاريد نبي أمتي إسلامي جاري كتير هالناس يتوا أبي نينوكي هبه إنجا برانبركاني أوستن برانبريو هيرجنا كنسري أما ياسا كأمر لهم جهانا أرو لا مش أرو بهمان تشنا بلام أويت أما والتو أكا مشغول دك كاتا كانت هم يصرفك بوي كجوابي بديته بويا باشترين فكر لو كساني كخصم لو كساني كمجادل نحر مجادلة أكن قصة برانبر يعني بكي هجوم كي تسر فكركي خويا بزانا فكري أم كسر شيء تحديدي فكركي كمحاولة كتو برسياري لم كي باو جواب بداته نك أو برسيار كاتو توش خليكي جواب دانو بهشتا جوابي أم نداوته برسياري دوهم وسيهم أكا بوي أفرمي إفساد بريتيا لروخاندن أو زور سهلة بنا كردن زور زحمته الله همو فكرة كان كاتي كتو لي أدي إيه روخياني زور بزحمة أتوان الجواب بداته ما وستتا كابرايكي مسيحي هرج أكاتا سرتو تو برانبر أو برسياركا شون أبي خدا كري هبي نك أو برسياركاتو هرج كاتا سرتو تو لبرانبر أبي هرش برانبر بكسيكي بيدين هبي ملحد هبي كاتك الله خدا بوني نية وجودي نية تو أبي فكرك أو تحديدا بدوزيتو وبزاني تشير لتشخالك اللاوازة قصلس اللاوازة كان يبكي تو رايقري لقرآن شاء فرمي هربم شوازية داوي بنيات أكل كافران جواب ناداتوا فأتوا بسورة مثلي أو إما قرآن من هي دفر مئوجنوني قرآن بن أو إما عدالة إمام عمر من هي دفر مئوج عدالتي أبم شوازة فرمي ما مال لقال أهلي مجادلة يبكن همو إنسانية لشان رجاك وتوشي شبهاتك دروسة لا همو إنسانية شبهات كان يا لروي ألفاظ ودروس يا لروي معناه يعني همو اختلافات أنا أمد ورا سيرك اللي هو كاركيتشيا يان أو تل لمسألة ألفاظ لمسألة معانية
دي قد أدي هندي علماء مثلا بشوازتي أجن هندي كسيتر بشو يان كسي يق معناه يكا زور جواز لمعنى كان يتر اختلاف دروس أكا أفرمي أما بالضبط وكو أوايا كسيك ميزانكي ليتيك شو بيه نزانه چون هەڵسەنگاندنی پێ بکە فەرمێ ئەگەر کەسێک بێنی تەرازویشی بیتێ ئەگەر خۆی چاوی کوێر بوو ناتوانێت بە تەرازوەکە کارکە لەوە چ علوم کەسێک علومی پێ بێ بەڵام ناتوانێت عیلمەکەی بەکاربێنێ لە شوێنی خۆی لە جێگەی خۆیان بە بچووکی ئەمێنێتەوە بۆ چونکە وەکو کەسە بەسیرەکەوە کوێرەکە وایە هەرچی شتیش بپێوێ شتەکانی دەقیق دەرناچێت ناتوانێت ئەو سەعاتە بخوێنێتەوە چەندێکی کێشاوە چۆنی کێشاوە لە ڕووی لەفزیشەوە فەرمێ زۆر کات مەشاکل دروست ئەبێ لەفزێک هەندێکمان سەیری سوغڕەتی لەفزەکەین هەندێکمان سەیری معنایەکەین طبعا معنا لە زمانی عەرەبیە لە لەفزەکان زۆر گرنگترە لەفزەکە حتا وەکو ئێستا من حتا بەیانی باسی دەرگاکەم ئەگەر تۆ لە دڵی تۆیە دەرگا نەناسرابێ بە حەیاتی تۆ ناتوانانی لە دەرگا تێبگەی ئەبێ پێشتر دەرگات ناسی بێ ئیتر هەر ناوێکی لێ بنم ناوی لێ بنم باب هەر تۆ تێ ئەگەی ناوی لێ بنم دەرگا هەر تۆ لێی تێ ئەگەیت و ئەزانی چییە بۆیە ئەفەرمێ معنا زۆر گرنگترە و محاولە بکەین لە معنایە اختلافی نەبێ ئومەت و ئەو شوبهانەی کە دروست ئەبێ و ئەبێتە مای خلاف ئەبێ ئاگامان لێبێت لە معنایە ڕایگری لەو بابەیە کۆتا مەسئلەکە باس ئەکا ئەفەرمێن هەرچی اختلافات لە بینی هەموو جیهانە هەیە لە 4 حاڵەت تەجاوز ناکە یان لە بینی هەموو دینەکانە لەگەڵ غەیرە دینەکانە ئەو کتوبە سەماویانە ئەو ئەدیانە سەماویانە کە ڕەبتێکیان بە ئاسمانەوە هەیە سەواء یەهودیەتە نەسرانیەتە ئیسلامە هەر یەکێک لەوانە سابئەیە ئەفەرمێ ئەمانە لەگەڵ غەیرە دینە کاتێک کە مناقەشە ئەکەن لەسەر وجودی خوا و هەموویان بە یەک ئاڕاستە ئەڕۆن مناقەشە ئەکەن چونکە ئەوە بڕوای بە وجودی خوا نییە بڕوای بە پەیامی ئاسمانی نییە هەموویان پێکەوە مناقەشەکەن ئەفەرمێ ئەمە جۆرێک جۆری دووهەمیان ئەفەرمێ ئەوەیە کە ئەهلی ئەدیانەکان لە بینی یەکترە ئەبێتە مناقەشیان یەهودی و مسلمان و نەسرانی و ئەمانە لە بین یەکترە ئەبێتە کێشە و اختلافیان سێهەم ئەهلی دینێک خۆی بۆ خۆی لە ئوسولی دینەکەی ئەبێتە مناقەشات ئایا مەسەڵەن لە خواناسیە چۆن ڕێگاکانی خواناسی چۆنە خودای کێیە چۆنە صفاتی چۆنە هەر بۆیە لە عەقیدەی ئیسلامیشە ئەبینین ئیمامی ئەشعەری کتێبێکی نووسیوە بەناوی مەقالات الئیسلامیین هاتووە هەرچی خەڵکێکی مسلمان فکرێکی ناوازەی هەبوو لە عەقیدە لەوێ نووسیوێتی کتێبی گەورە ئێستا بە چەند مجەلەد جاران یەک مجەلەد بوو ئێستا بە چەند مجەلەدێ ئەوە کراوە چاپ کراوە کەوابوو لە بینی دینەکەشە لە ئوسولی دینەکەشە لە عەقایدا گرفت و کێشە دروستە بێ لە عینی دینەکەشە لە فروعاتیشە دروستە بێ بۆ نمونە بینی مەسەڵەن مەذهەبی ئیمامی شافعی هەیە ئەبوو حەنیفە هەیە مەسەڵەن مالک هەیە ئەحمەد هەیە ئەفەرمێ بۆیە سیان لەمانەیان إلا أبي حق كتابي حق متعدد نيتي كاتك واتو مناقشة أكي لبين أدياني السماوي وبابرين غير السماوي أو كبرواي بيني لقل ملاحدة وملحدة كان أبيتو أمد يقلا كربتو كأدياني السماوي طواوا أجر هاتو أهل الدين كان لبين يكا مناقشة كرو أبي أمد يقلا كربتو كدين إسلام حقا أجر لبيني خودی عقیدەی ئیسلامی بوو بە گرفت و کێشە لە بینی ئەهلی کەلام و ئەمانە ئەبێت و ئەوە یەکلایی کردبێتەوە کە تۆ عقیدەیەکی صاف و ساغ و سەلیمت هەیە لە فروعاتە ئەفەرمێ کە لەسەر چ مەذهبێکی چۆن نوێژەکەت جێبەجێ ئەەکەی چۆن کە ئەوەیان ئەفەرمێ مەجالاتێکی تیا لە شەریعەتە جێگەی ئەوەیە هەر ئینسانێک دێت لەو عولەما گەورانە ئیجتیهاداتی خۆیەکەوە ئیجتیهادەکەشی پەسەند ئەکرێ بۆیە خوا جل جلاله لخوراني أم أمته بشوار مذهب ماوته كاو أبي لفروعيات دينا اختلافات أبي بأساي لفروعيات دينا مسألة أم عالم وايتي جيشتو أبي تروايتي شو مكاري الرجاني إنسان أقربين وإما باسي فقه بكين لفقه بشيك من هي عبادات بش كتير معاملات وأحوال شخصي وحدود بەشی عیبادەتەکە زۆر کەمە بەشەکانی تر زۆر زیاترەکە و بەشی ژیانە لەگەڵ یەکترە بەشی ژیان لەگەڵ یەکترا طبعاً بە ئاسایی اختلافی تێ دروستە بێ طباعی خەڵک مختلفە کەوا بوو کورت و پوخت ئەیە پێمان بڵێ اختلاف لە نێوانتانە دروست ئەبێت ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم اختلاف لە فروعی دینا دروستە بێ لە ئوسولی دینا دروستە بێ اختلافتان لەگەڵ ئەهلی ئەدیانە بۆ دروست ئەبێ اختلاف لەگەڵ مەلاحیدا دروست ئەبێ مولحیدەکان و کافرەکانە دروست ئەبێ ئێوە تووشی جیدال ئەبن هەمیشە هەوڵدەن
لە جیدالەکانە بەرامبەرەکانتان ڕاگرن بەوەی کە هەدم و ڕووخاندن دەست پێ بکەن لە فکرەکانیانە، نەک ئەوان هێرشکەنە سەر ئێوە و ئێوە شەر خەریکی وەڵامدانەوە بن. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانەی لێ قبول کردبین، خۆی لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت. ئەم شەومان بە شەوی ذیکر و فکر لێ قبول کە یا رب العالمین. خۆی گیان لەم شەوەیە گوناهی زۆر بەرزەکرێتەوە. ئێمە لە بەرخاتی تۆ لە یەکێک لە دەرسەکانە و لە خزمەتی پیاوێکی زۆر گەورە دانیشتین. یا ئیلاهی ئەمە بکەرە توێشوویەکی زۆر گەورە بۆ ئاخیرەتمان یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین دڵمان ئارام کەرەوە، خوایە دڵمان ئارام کەرەوە، خوایە ماڵەکانمان ئارام کە، ژیانمان پڕ ئارامی کە یا رب العالمین. خوایە هێمنی و ئاسایش و ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین. خوایە ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی گوناه و هەڵەوکەم و کوڕیمان زۆرە، هانامان هێناو بۆ لای تۆ عەفومان کە، بەزەی بەسەرمانە ببارێنە، لێمان خۆش بە یا رب العالمین. خوایە گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە. یا ئیلاهی ئەم ساڵەی دێ بەسەرمانە بیکەرە باشترین ساڵەکانی ژیانمان، لە ڕووی تاعەتمان، لە ڕووی عیبادەتمان، لە ڕووی ڕزق و ڕۆزیمان، لە ڕووی کەسابەتمان. یا ئیلاهی بیکەرە ساڵێکی زۆر ئارام بەسەر دڵ و دەروونمانەوە یا رب العالمین. خوای گیان ئێمە یەک دنیا گرفت و کێشە و مەشاکیلمان هەیە، هەمووی بەرزەکەینەوە بۆ لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین. تۆ خۆت ساحیبی ئێمە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ئەومان بێ حاڵ و ماڵ و ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. یا ئیلاهی ئەومان گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە. یا ئیلاهی ئەومان پەروەردگارە قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، نەخۆشیەکە ئەیزانین کە نایزانین، خوایە شیفامان بۆ بنێرە، نەخۆشی مادی و معنەویمان خوایە شیفامان بۆ بنێرە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە عەفومان کە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت، بە بەزەی خۆت. ئیلاهی ئەومان ڕزقی کەمە، ڕزقی حەڵاڵی زیاد کە، خوایە ڕزقی حەڵاڵمان زیاد کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گرفتەکان ڕزگارمان کە، هێمنمان کەرەوە، ماڵەکانمان پڕ لە هێمنی کە، پڕ لە ئارامی کە، پڕ لە خۆشەویستی و مەحەبەت کە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، بە کەڕەمی خۆت یا رب العالمین قبوڵمان کە لای خۆت. ئیلاهی ئەزانین ئێمە کەم تەرخەمین، ئەزانین گوناهمان زۆرە، ئەزانین خەجاڵەتی بەردەم دیوانی تۆین. یا ئیلاهی هانامان هێناوە بۆ لای تۆ عەفومان کەی، بەزەی بەسەرمانە ببارێنی، لێمان خۆش بی یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە. یا ئیلاهی لە گوناهی وەچەکانمان ببورە تا ڕۆژی قیامەت. خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە، لە گوناهی مردوەکانمان ببورە. خوایە تایبەتە ئەو مردوانەی کە بێکەس و بێنازن، کەس نییە دوعایەکیان بۆ بکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت لە گوناهی هەمویان ببورە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە، دڵمان وابەستەی سونەتەکانی ئەو کە، لەگەڵ ئەوە بمان ژیانە. یا ئیلاهی بە ئومەتی ئەو قبوڵمان کە، لە ژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە یا ئەکرەم الئەکرەمین، لە بەهەشتا بە حوزوری ئەو شادمان کە یا رب العالمین. یا ربی خوای گیان ئێمە لە بەرخاتی تۆ ئەم دەرسەمان وتەوە و گوێمان لێگرت، تو گەورەی خۆت لێمان قبوڵ کە، لێمان وەرگرە یا رب العالمین، بەزەی بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، مەمان دەرە دەستی خۆمان، هەموو کارەکانمان لای خۆت بێ یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە کەڕەمی خۆت، بە بەزەی خۆت قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من يشوء وجبوره، وخواهي قول لمن قبولك وموفق بني يا ربي.